دوای ئامادەکاری تیپی لاوانیانی هەولێرە بۆ خولی نایبی عێراق تیپەکە دوو وەرزە بە دوای یەک بەشداری لەم خولە دەکات. ساڵی ڕابردوو ئەزموونێکی نوێی تاقیکردەوە کەەوە بۆ یەکەم جار بەشداری کرد لە کۆی 32 یاریزان نیوەی یارزانانی پێکاتی وەرزی ڕابردووە. نیوەکەی دیکەش یارزانی نوێن و لە ئاستەکانی دیکە سەرکەوتون یاخود لایەنەکانی دیکەوە هاتوون. ئامانجی تیپەکەش گەیشتنە بە قۆناغی کۆتایی. پێچ تۆکمەمان دروست کردووە. ئامان زیانەکە پێگەیاندنی چەند یاریزانێکە بۆ داهاتوو بۆ یانەی هەولێر و بۆ شاری هەولێر ئامانجی سەرەکیەوەیە، بەڵام ئێمە وەکو دەستەی ڕاهێنەران و وەکو یاریزانانیش تمۆحمان هەیە بتوانین ئەنجامی باش بەدەستبێنین، یەکێک بین لە خاوەنی سێ پلیتەکەی پێشەوە ینی سێ ڕیزبەندی پێشەوە بۆ ئەوەی بچینە قۆناغی داهاتوو ئینشاءڵڵا. ئامادەکاری باشیشمان کردووە. تیپی لاوانیانی هەولێر ماوەی نزیکەی 2 مانگونیوە لە مەشق و ئامادەکاری لەسەر دەستی ستافی ڕاهێنەرانی نوێ بەردەوامە و بۆ 2 یاری دۆستانش سەردانی شاری نەجەفیان کردو ماوەی نزیکەی هەفتەیەک لەوێمانەوە. سپاس بخوا ئەم ساڵ تیپەکەمان کە لە چەند لاعبی پار کە پێگاتوە واروە چەند لاعبێکی نوێ کە لە دەرەوەی شار و ناوی شارەوە واروە چەند لاعبێکی حاڕە بوو کوردی خۆمانی تێدایە واروە کادی تەجریبەکان زۆر لەگەڵمان ماندوو بوون. واروە مەحەسکەرێکمان کردێ ناو شاری خۆمان مەحەسکەرێکشمان کردێ لە نەجەف. واروە سپاس بخوا فەرقەکەمان زۆر باشە ئینشاڵڵا ئەو سار لۆ بەسەرکەتن ئینشاڵڵا نەتیجەی باشی ژەنین لە پارسا. من وەک یاریزانی یانەی بروسک ڕوون کردە یانەی وەرشی هەولێر بەڕاستی ئامادەکاریەکانمان زۆر باشە بۆ خولەکە و چوارشەمەش یاریمان هەیە لەگەڵ یانەی قۆجەویە. تمۆعی ئێمە ئەوێ ئەمساڵ هەر کۆچی بی تمۆعی کاسمانە ئیشاڵڵا بەسەریش دەکەین لە مەجموعەی ئیشاڵڵا یارەکەی چوارشەمەش 3 نوختەی بەدەستدین و دەگەڕینەوە شاری هەولێر. یاریەکانی خولی نایبی عێراق لەسەر ئاستی لاوان هەفتەی ڕابردوو دەستی پێکرد بەهۆی ئەوەی نەورۆز تیپی دروست نەکردووە و یاریەکەین بەرامبەر هەولێر بوو. یاریەکە ئەنجام نەدرا، هەر بۆیە لاوانی هەولێر ڕۆژی چوارشەممە یەکەم یاری خۆیان لە بەغدا بەرامبەر لاوانی قۆجەویە ئەنجام دەدەن. 20 دیانە لە خولەکە بەشدارە و بەسەر 2 کۆمەڵەدا بەشکراون لە هەر کۆمەڵەیەک 6 یانە دەگاتە قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.